سیواک چییە؟ سیواک علەما فەرموون لە ئەسڵا لە تەسەووکەوە هاتووە کە پێی ئەوترێت دەلک، واتە لێخشاندن و لێخستن. هەر شتێ ئەو کاری پێ بکرێ حکمی سیواکی هەیە. نەوەوی لە مهذەبە ئەڵێ تەنانە دەگەر بێت و بە پەنجەش دانە پاکەیتەوە حکمی سیواکی هەیە ئەگەر دەستێ نەکەو بە پەنجە بیک. هەندێکی تر لە زانایانی معاصرین و تویانە فڵچەی دەمودانیش جێگرێتەوە، بۆیە من مامۆسایەکمانە بوو لە بری سیواک فڵچەی دەمودانی پێ بوو، هەم پێشنێژە دەریێنا کردەی خستەوە گیرفانی، چونکە دان پاکەکاتەوە. و سیواک خۆی لە ئەسڵا ئەوەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەکاری هێنا و سنەتە حتمیە ئەوەیە کە لە داری عێراق دروستە بێ، پەلێکێتیەی بڕی و سەرەکەیەکەیتەوە توێکڵەکەی لابی بۆ خۆی وەکو فڵچەوە دارەکە. ئەوە سیواکە. سیواکردن بەوە سنەتە. باشە ئەگەر ئەوە نەبوو ئەتوانی شتێکی تر بێنی جێ ئەوە بگرێتەوە، بەس هەتا ئەوە هەبێ مەچۆ بۆ شتی تر. طبعا سیواک رسول الله صلى الله عليه وسلم لباري وفرمي السواك مطهرة للفم ومرضاة للرب. فرمي السواك دم باك كاتو لقالوا دميش باك كاتو أبيته وكاري رزامندي اللهش. دم لچی باك كاتو لو شتانه باك كاتو كا ددانا كانتك يا وبونينا ودمنا خوشكا لو شتانه همي باك كاتو أو كم معنوية مادية. لفرموديك لا فرمي لا تدخلوا علي قلحا استاكو. رسول الله صلى الله عليه وسلم فرمي ما ينجوروا بولامو دمودان تان زرد بو بيتو سيواك بكن بصحابة كان فرمي. طبعا سيواك سودي طبي زورة، سودي شرعي شي زورة، سودي عرفي شي زورة، من ناس ما تفاصيل يوانو. بلام وقتك مسلمانان دمودان يعني بسيواك باكا كردوا خلق أوروبا بەمیزی پیاوی ئیسپانی دەمودانیان پاکە کردەوە، بەمیزی خۆیان پیاوە خانەدانەکانیان. ئەوە بڕۆن بیخوێنەوە لە تاریخ. بۆیە ئێمە زانیومانە پاک و تەمیزی چییە پێش هەموو کەسێ جگەلەوە. جا لە پاشا و مەلیکەکانی وڵاتەکانی تر داوایانە کرد میزی پیاوی ئیسپانیان بۆ بێت، چونکە میزیەوان تایبەت بوو بەلایەنەوە باشتر دان پاک کاتەوە. جا لولا أمانة دينو رخنا ليه ما قلنا لين بولن ميزي وشتر علاجي تيا جا خوي سج هو زيكي جورة لأمريكا أو أمريكا هاي كيتر دايكي ديمقراطية وبيش كوتنا هي الكلام ميزي خوانا أكلن ويخون على السعودية هي الكلام ميزي خوانا أكلن ويخون على السعودية. بانش مسألة تفصيلية وبابتها أنا بلام سواك أصلا رسول الله صلى الله عليه وسلم فرمي لسنني فطرته، لسنني فطرته، يعني الله جل جلاله لسرشتي تويا داينا ووكو إنسان كباقو تميزي دا مدان بو سواك ببارزي سنة فطرته ومعنى كيتي، يعني هر بيش اوي إسلاميج أمري بيبكا خوي هر سنتيكي جيان بوا سرشتي بوا لناو تويا أبي بيك كافرمي 5 من الفطرة يكي كان شيء السواك، سواك كردن. هندك أجل هي أجل كان شيركي يا إخوة چند دقائق تا كات جميرك خريج باكردنەوەی ددانێتی بۆی ئەو ددانەی بمێنێتەوە بە هێزی و بە جوانی و بە پاکی بتوانێت شتی تری پێ بکە، شتی تری پێ بخوانێت، شیری تری پێ ڕاوکە. پەڵەنگی ڕەش وایە زۆرێکی تر لە گیاندارەکانی تروان، بەس پڵنگی ڕەش زۆر مبالەغەی تیاکە لە پاکردنەوەی دەمودانێ. ئاژەڵێکیشە بۆ لەبەرەوەی ئەو دانە بەکارێنێ و بۆ ژیانی پێویستێتی لە با بمێنێتەوە بە ساغی تر نازانم ئێمە پێویستمان پێی نییە، ئێمەش پێویستمان پێێتی بۆیە بە سیواکەین. بۆیە سیواک رسول الله صلى الله عليه وسلم لم فرمودەی یەکەما کە هێناوێتی فرمودەی 19 لە ئەبو هورەیرە فەرموویەتی لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة. أجر بقرسم نزانيا لسر أمتكم نمزانيا أبيت هوي نارحتي بيان أمر بيه كردن بيش همون يجا سواك كان لروايات كتراهات وفرمودي كتل أمرتهم بالسواك عند كل وضوء يا قبل كل وضوء بيش همود بيش فرماني سواك كردن بيه كردن بس بوي بارقراني عن لسر دانانيم
فرضم نكردو كردوم بسنة إمام مالك على كواتا أجر يكي قرز نبي لسري سوا كردن لسرو فرضا شو فرميتي أجر قرز نبوا يعني كواتا أجر قرز نبي فرضا لسرو كسيكا تواني بلام جمهور الله سنته بويا رسول الله صلى الله عليه وسلم تنانت بيش أوي وفاتيشكا روحي درشيها يك لحظة ما روحي درشي بقاته وبا الله جل جلاله عبد الرحمن كري أبو بكر صديق ديت الدرقاي مالي عايشة خاتوني خشكي أبيني رسول الله صلى الله عليه وسلم سري لباوشي عايشة خاتونا جان الله عبد الرحمن سواكي كي بيه دمداني بيه سواك فرمي عايشة خاتون رسول الله صلى الله عليه وسلم شاوي خستسر هستم كر حزيلة سواك چونکە چەند ڕۆژێکە لە جێیا کەوتووە نەخۆشە توانایی نەبووە سیواک بۆ خۆی دەستەبەرکە فەرموویتمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزت لە سیواکەکەی تی بەڵێ بەسەر فەرمووی بەڵێ چونکە قسەی بۆ ناکرد ئەفەرمێوتم لێی وەرگرم وتی بەڵێ لێم وەرگرت فەرمێ سەرەکەی تری نەگەو سەرەی کە بە دەمی عەبدوڕەحمانەوە بوو ویستی بیکاتە دەمی سیواکی پێ بکات توند بوو لێم وەرگرتەوە عایشە خاتوونە فەرمێ خۆم بۆم شل کردەوە فەرمێ سیواکێکی کرد هیچ کاتێ نەمدیەوە نەجوان سیواک بکە ئەمە کەیشە لە دنیا دەرەجە ئەو نە گرنگە سیواک لە سەرەمەرگە ئەگەر شتێک گرنگ نەبێ ئینسان لە خەیاڵیان نییە لە دینەکەی نەبێ ئینسان لە خەیاڵیان نییە وەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ سیواکێکی زۆر جوانی پێکردووە فەرمێ سوپاس و ستایشی ئەڵڵاکەم کە پێش ئەوەی لە دنیا دەربچێ لیکی من و لیکی ئەو تێکەڵاوی یەک بوو عایشە خاتوونی خێزانی وە لە بەڵام ئێستا ئێمە ئەمڕۆ ناکەین بۆ ژنەکانمانە بگرە هەر هەناسەشی بێ بەسەرمانە دەمە بەراولاوە کورە ئەوە چییە و ئاوە بەڵام پێشەوەشی بیهێنێ و کورە تۆ هەموو کەسمی کورە دەست ماچەکەم کێشەم نییە سەر ماچەکەم شار ماچەکەم بەس تۆم بەنێ دایژەڵە قسە بکەوە بۆمەوە ماڵی باوک ئەوە فاکەیە